سڵاو ئەواڵان پێشفترێک باوەڵ تەڵەبانی لە ئاهەنگێکی هەڵبژاردن باسی ئەوەی کرد کە کێشەی ئاموزان هەیە نێچیر و مەسرور و لەم بابەتانە هەڵبەت ئەو کێشەیە هەمومان دەزانین هەیە هەموو کوردستانی شەست پێ دەکەوە هەموو پارتێکیش دەزانێت کە نێچیر پەراوێز کراوە و کێشیان زۆرە من ئەو وەختە وتم مەسعود ئێستا یەخەی نێچیر دەگرێ و پێی دەڵێ بڕۆ لەگەڵ مەسرور لە شوێنەکان قسە بکە و بگەڕە چونکە دەیەوێ بابل بە درۆزن دەربخە هەڵبەت ئەمڕۆ ئێوارە نێچیر و مەسرور شۆوێک دەکەن لە دهۆک بە پێکەوە دەرەچن و ئاهەنگی هەڵبژاردن دەگێرن بەسمە بەسییان ئەوەیە کە بە خەڵ بڵێن ئەوەی باڤل وتوێتی درۆ بۆ ڕاست نییە و هیچ کێشەیەک نییە بەڵام بەو ئاهەنگە بەو شۆی ئەمڕۆ دەکەن خەڵک باوەری پێ نییە و دەزانن کە کێشەکە چەند قۆڵن خۆشیان دەزانن هەروەها ئەمڕۆ سیدات لە هەڵەبجەوە بوو ئێستا دەگەڕێتەوە سلێمانی و بەردی بناغی ئەنجومەنی سەرکرداتی پارتی لە دۆکدانێت تەمان پارتی زۆر سەیرە بوو بەردی بناغا کە دەبنە هەڵبژاردن هەرچی بەرد هەیە دانن بەردی بناغی قوتابخانە بەردی بناغی سەرکرداتی بەردی بناغی جادە و ئیتر خەریکی بەردەکان بن کە هەڵبژاردنش تاوە دەبێت ئەو بەردانە دەڕزن و دەڕۆن و پیس دەبن و کەس ئاگای لە پرۆژەکە نییە طبعا پارتی ئێستا لە فترەیە پارێکی زۆر سەرف دەکە تکا دەگەم لە ئەوانەی کە خۆیان بە پارتی دەبینم بڕون ئەو فرسەتە استیغلال کەم بڕۆن پاران لێ داواکەن چونکە هەڵبژاردن بڕوا یەک فلس نابینن بڕون هەرچیتان هەیە عریزان بدەنێ پارانێ وەرگن فرسەتە پارێکی زۆریان هەیە و ئیتر ئەم هەڵبژاردنە بەدڵی ئەوان نابێ بوجاری یەکەمە ئەوان بە حقیقی کەوتونەتە هەڵمەتی هەڵبژاردن چونکە ئەم جارە ئەو دەنگانەی ئەوان دێنن دەنگی ڕاستەقینەی ئەوانن و حەجمیان دیار دەبێ هەر بۆ ئەوە ویستم پێتان بڵێ بکە نێچیر و مەسرور لەوێنە لە دهۆکن سیرادیش دێتە سلێمانی و هەڵمەتەکەیان هەڵمەتێکی زۆر لاوازە هەڵمەتێکی پارە بەخشینە هیچ دەنە و خەڵک باوەریان پێ ناکات سوپاستان دەکەین